لە ماوەی 10 ڕۆژدا بەهۆی کەمی کاژێرەکانی کارەبای مۆلیدە ئەهلیەکان زیاتر لە 200 سکاڵا گەیاندراونەتە لیژنەی دەستپاکی و سکاڵە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر. مۆلیدە ئەهلیەکان بە پێی خشتەی بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆلی کارەبای هەرێمی کوردستان ڕۆژانە دەبێت 8 کاژێر کارەبا بە 1,250,000 هاوبەشی کارەبایی بدەن. ئەوە 4 ڕۆژە کارەبامان نییە، کارەبای مۆلیدەی دەرێ مەشتەم تەعبیرکردەوە وەژ نییە بە دۆ خاتری ئەوەی گازەکە سەرم نەکاتن. دوێنێ ئێوارە تەلەفۆنمان لۆ کردیا دەرێن خەبەری محافەزەی لەژنەی مۆلیدە ئەهلیەکان دەدەین دەرێ بڕۆ بەچێ دەرێ برێ ئەم کارەباکە وە نایدەم. لە پارێزگای هەولێر 450,000 هاوبەشی کارەبا هەیە. جگە لە کارەبای نیشتیمانی 1600 مۆلیدەی ئەهلی کارەبا بۆ ئەو پارێزگایە دابین دەکەن. بە پێی ئامارەکانی لیژنەی بە دواداچوونی مۆلیدە ئەهلیەکان مانگانە بەهۆی پابەند نەبوون بە ڕێنماییەکان 20 خاوەن مۆلیدە سزا دەدرێن. هەندێک لە هاوڵاتیان گلەییان لە ئەندامانی ئەو لیژنەیە هەیە کە بەدەمیانەوە ناچن لە کاتی وەڵامدانەوەی تەلەفۆنەکان و گەیاندنی سەرنج و ڕەخنە و تێبینیەکانیان چەندەها گرفت ڕوبەڕووی هاوڵاتیان بوویتەوە لە بەرامبەر مۆلیدەکان لە درەنگدانەوەی کارەبا لە 10 دقە چارێکێک تا نیو سەعات زۆربەی کات کارەباکە تاخیر دەدەنەوە مۆلیدەکان تاخیرتر دای دەجیشتێنن و هەروەها ڤۆڵتیەی کەمە و نرخەکەشی لە ئێستادا بەڕاستی هاوڵاتیان زۆر قسەی لەسەر دەکەن کە بۆتە 10,000 ئەوەش زەی باس خواسێکی زۆرە. هەر کاتێک زانیان بەدەمیانەوە نایەن ئەوە سەردانی ئێمە بکەن لە ئەنجومەنی پارێزگا. پارێزگای هەولێر ڕۆژانە بۆ 8 کاژێر کارەبا 450 لیتر گاز دەدات بە مۆلیدەکان. ئەگەر سەرجەم مۆلیدەکان لە ماوەی 1 مانگدا تەنها 8 کاژێر کارەبا بدەن بە هاوبەشەکانی ئەوە زیاتر لە 10 ملیۆن لیتر گازیان پێویستە. سزای سەرپێچی کاران بڕینی بەشە گازەکەیانە. لە 1000 ئەوەندە مۆلیدە برین لەوانەیە چەند خاوەن مۆلیدەشیش ئەو کێشەی خۆی هەبی یان هەر هۆکارێک لەوانەیە کە تاخیر پێ بکە ئەمە یەکەم جار مۆڵەتی پێ دەین بەڕاستیانی ئاگاداری دەکەینەوە ئاگادارکردنەوە کە جاری دووبارەی نەکاتەوە کە بۆ ئەو ناوە لە لای خۆمان ئەمە یاداش دەکەین کە ئەو سەرپێچی دەکات کە بۆ دووجار ئیتر ئەمە غرامە دەکرێت بە بڕینی گاز دەسەری ئەوش بە جوێرەی نیو سەعاتە سەعاتەکە 10 دقەیە چارێکە چەند تاخیر پێ دەکات بە جوێرەی ئەو تاخیر پێکردنی غرامی گاز دەکرێت. بۆ پڕکردنەوەی پێداویستی هاونیشتیمانیان بە کارەبا لە هەولێر 1600 مۆلیدە و لە دوهۆک 1650 و لە سلێمانیش 910 مۆلیدەی ئەهلی هەن لە بەرامبەر هەر ئەمپێرێک کارەباش بڕی 10,000 دینار وەردەگیرێت. بڕیار بوو وەزارەتی کارەبا ڕۆژانە 16 کاژێر کارەبا بدات بە هاونیشتیمانیان و بڕەکەی دیکەش لە ڕێگەی خشتەیەکەوە بە مۆلیدە ئەهلیەکان دابینی بکات. بەڵام ئێستا بەشێک لە هاونیشتیمانیان نیگەرانن لە پێدانی کارەبای گشتی و مۆلیدە ئەهلیەکان و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن هەرچی زووە کێشەی کەمی کارەبایان بۆ چارەسەر بکات. سیرا لەشکری ڕووداو هەولێر.